بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بنراني عزيزي كنالي آسماني بيام خوشويستاني برنامج بفر سلام و فر و بركتي خداي مهربانتان لسر به بختورين لالقشتري تازه برنامج بفر با خزمتي اوي عزيز و خوشويست شاد بوينوا خوشويستان لالقي رابردوي برنامج باسمان لباسي كوتي پیغمبري خوابو صلى الله عليه وسلم بكشراي باسمان لو پندو عبرو درسان كركا لكوتي پیغمبري خواه صلى الله عليه وسلم ودز دهاتن لالقي مزاري برنامج لا شارسكي حاجة ولا خزمتي ما مساشي عزيز و خوشويستا دمانوي باس بكين لباسي هل سكوتي پیغمبري خواه صلى الله عليه وسلم لقل بباورو دور وكان بتايبت لقل اواني كا سنگريان قرت بله پیغمبري خواه صلى الله عليه وسلم دجايتيانا كرت اخو هل سكوتي سرمشقو پیشاومان صلى الله عليه وسلم تون بله قليان لروي رامياري لروي آبوريوا لروي كومالاتي او كساني كوا ئازاری پێغەمبەری خۆیاندا صلى الله عليه وسلم پیلانیان لە بۆ دانابوو هەم لە ڕۆی مادی هەم لە ڕووی جستەیی هەم لە ڕووی دەرونیەوە تاکو ئەوەی کە ژیانیشی لێ بسەنن ئاخۆ ئەوانەی کە قەرزاری پێغەمبەری خوا بوون یان ئەوەتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە قەرزاریان بوو دەهاتن زۆر ڕەفتار و کردداری ناشرینیان هەڵسوکەوتیان دەکرد بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لایق نەبوو ئاخۆ هەڵسوکەوتی پێغەمبەری پێشەوە صلی الله عليه وسلم چۆن بوو لەگەڵیانە ئەو پرسیارە نەوسەن پرسیاریتر لخزمتي مامۆستاشی عزیز و خۆشەویست لە حاجیاوە بەڕێز مامۆستا عەبدوڵڵا زەلچی مامۆستا جان سلامی خوای گەورەت لەسەر بێ و زۆر بخێر. وعلیکم السلام ورحمة الله خوا بخێر بێن سەر چاوم. خوا لێت ڕازی بێ. مامۆستا سەرەتا پرسیارەکان دەبێت باسی لەوە بکەم تعامل و هەڵسوکەوتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕووی سیاسیەوە چۆن بوو لەگەڵ بێباوەڕانە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله الصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه. بێگومان ئێمە پێویستە ئەوە بزانین کە ئەو ئاینە مبارەکەی کە لە خواوە هاتووە بە پێغەمبەر عليه الصلاة والسلام دیارە ئەم ئیسلامە بەشێکی تەشریعە بەشێک جانیبێکی تری ئەخلاقە ئەگە تەشریع هاتبێ بۆ تەنظیم و ڕێخستنی عیلاقەی بەندە لەگەڵ خوا و عیلاقەی بەندە لەگەڵ خودی خۆی عیلاقەی بەندە لەگەڵ باوکو دایکی لەگەڵ جگەرگۆشەکانی لەگەڵ برا و هاوڕێ و ئەزیزەکانی لەگەڵ دەور و بەر و ژینگە بەگشتی لەو منتەڵەقەوە ئەخلاقش بە هەمان شێوە جانیب بە جانیب واتە لازم ملزوم یەکتر شان بە شانی تەشریع تەداخل دەکات لەم بابەتانەدا بۆیە ئەوەی کە پێغەمبەر عليه الصلاة والسلام جگە لە شتا عادەتی و عورفیەکان چونکە خەڵکێک وە حاڵی بووە ئەوەی کە پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرموویەتی و کردوویەتی و ئەنجامی دا و پۆشیویەتی و خواردوویەتی هەمووی هەر عیبادەتی هەمووی تەشریع یا هەموو وەکو دینداری وەردەگرێ نا بەشێکی ژانی پێغەمبەر عليه الصلاة والسلام هەر وەکو مرۆڤێک وەکو ئینسانێکی ئاسایی بەڕەبتی بە عیبادەت و جانیبی تەشریع و ئەوانەوە نییە بەڵام ئەوەی کە پێغەمبەر عليه الصلاة والسلام هێناوێتی بەشێکی تەشریع و بەشێکی جانیبێکی تری ئەخلاقە بۆیە لەو سۆنگەیەوە پێغەمبەر عليه الصلاة والسلام کاتێک کە کۆز دەکات بۆ یەثریب دواتر دەگۆڕێ بۆ مەدینەة الرەسوول صلی الله عليه وسلم دیارە واقعی شاری مەدینە وا بووە کۆمەڵێک کە مەنەتەواتی بوونیان هەبووە لەسەر لە ناو شارەکەدا و لەسەر لە واقعی شاری مەدینە هەندێک لەوانی کە بوونیان هەبوو وجودیان هەبووە هەتا خاوەنی مەحەلە و شەقام و کۆڵان و شوێنی تایبەت بە خۆیان بوون معبد و پەرستگای خۆیان هەبووە لەوانە مەسەلەن جوولەکەکانی بەنو نەضیر بەنو قەینوقاع و بەنو قوڕیضە ئەمانە بە تایبەتی کە خاوەنی هەم نفوذ بوون و هەم خاوەنی قووەتی دینی بوون باسی تعاملی پێغەمبەر دەکەین صلی الله عليه وسلم لە دوای هیجرەت چۆ ئێستا باسی دەکەین دوای هیجرەتە بۆی لە مەدینەدا ئەم بڵین تەوائیفانە هەبوون کەمانە جوولەکە بوون پێغەمبەر عليه الصلاة والسلام هاتووە لە ڕووی سیاسیەوە چۆن مامەڵە بکە لەگەڵ واقعێکدا کە کۆمەڵێک نەتەوایەتی و خاوەنی هێزی دینی و خاوەن نفوذن چۆن مامەڵە بکە لەگەڵیاندا بۆیە پێغەمبەر عليه الصلاة والسلام هاتووە وەثیقەیەک دەنووسێتەوە و لە ضمنی نووسینە وەثیقە و ئەو مسودەیەدا پێغەمبەر عليه الصلاة والسلام کۆمەڵێک ئەرک واجبات مثلا تحدید دەکات مثلا بۆ لە ڕووی حڕیەتی عەقیدە يعني ئەوانە مەسەلەن سەربەست دەکات لەوەی کە بێمێنە لەسەر ئاینی خۆیان
لە بواری ئەمنیەتدا بە هەمان شێوە دەبێ ئەمنیەتیان پارێزرابێ و دەبێ ئەوانیش هاوکار و هەماهنگ بن لە پاراستنی ئەمنیەتی دەوڵەتی مەدینەدا. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆیە ئەم وەثیقەیە دەنووسێتەوە و چونکە دەزانێ مامەڵەکردن ئەگەر وەثیقەیەک نەبێت، ئەگەر مسودەیەک نەبێت، ئەگەر نووسراوێک نەبێت، مامەڵەکردن لە دەستوری مەدینە خۆی دەبینێتەوە. بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەڵدەستێ بە نووسینەوەی وەثیقەیەک و حقوق و ماف و ئەرک و واجباتی جگە لە مسلمانان شان بە شاری مسلمانان ئەرک و واجبات و حقوق و مافەکانی جوولەکەکان و هەروەها نەسڕانیەکان و ئەوانەی تریش کە خاوەنی مەسەلەن ئاینی تر بوون، هەتا مەسەلەن مەجووسا بووە لە شاری مەدینەی پێغەمبەردا صلی الله علیه وسلم. بۆیە حقوق ماف و ئەرک و واجباتی ئەمانە هەموو ڕەچاو دەکات. چون ئەمە پەیوەندی بەچی وەیە؟ پەیوەندی بە جوان مامەڵەکردنی پێغەمبەرەوەیە صلی الله علیه وسلم، چونکە هاتووە پێغەمبەر سەڵەم لە قۆناغێکە و هاتوو بە قۆناغێکی تر، قۆناغی مەکە جیا بووە بانگوازکردن لە شاری مەکە، بەڵام کە هاتوو بۆ مەدینە کاتێک کە دەوڵەت دادەمەزرێن دەوڵەتی مەدینە کاتێک کە دەڵێ دەوڵەت لە کۆمەڵک خەڵک پێکاتوە، لە کۆمەڵک ئاین و ئاینزا پێکاتوە، لە کۆمەڵک تەوائیف پێکاتوە، دەبێت تۆ بەڕاستی پەیامەکەت ڕوون بێت چۆن مامەڵە دەکەی لەگەڵ ئەم خەڵکەیە، حقوقیان مافیان و واجباتیان. بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە ڕووی ڕامیارەوە هاتووە حق و ماف و ئەرک و واجباتی ئەم خەڵکەی هەمووی لە وەثیقەکەدا نووسیوەتەوە. مامۆستا پرسیارێک لێرە دروست دەبێ. ئێمە کە دەڵێن موسڵمانین قورئانمان هەیە، قورئان کە تەلۆشی ژیانە و لە هەمان کاتشێت دەستوریشە، باشە لەبەرچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستوری نووسیتەوە دیسانە؟ عەرزم کردی چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هاتووە، ئێستا زۆرجار دەڵێن دەوڵەتی ئیسلامی لە هیچ سەرچاوەیەکی مەسادری ئیسلامیدا نەهاتووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بڵێ دەوڵەتی ئیسلامی دامەزراند، بەڵکو هەموویان ئاماژە بۆ دەکەن بە دەوڵەتێکی مەدەنی، دەوڵەتێکی خاوەن حەضارەت و شارستانیەت گشتگیر بێ. کاتێک کە دەڵێ دەوڵەتی مەسەلەن خاوەن شارستانیەت، ئەو کاتە تۆ پێویستیت بە وەثیقەیەکەیە. قورئان زۆر لەوە گەورەترە تۆ بە دەستور ئەژماری بکەی، بە دەستوری قەڵەم بدەی. من هەتا مەسەلەن تێبینیم هەیە لەسەر زۆرێک لەو خوشک و برانەی کە لە هەر ئاستێکی علمی دابن، کاتێک کە مەسەلەن لە سوشال میدیا یان لە مەقالەیەکدا ئاماژە بۆ دەکرد کە قورئان دەستورمانە، من بەڕاستی من بە ئەوە بە هۆکاری بچووکردنەوەی قورئان دەبینم. ئەینی قورئان زۆر لەو گەورەترە کە تۆ مەسەلەن بە دەستوری بزانی. قورئان نظامێکی گشتیە و زۆر لەو گەورەترە کە هەتا بەستە بۆ من تۆ دەستور بۆ منطقەیەکە، بۆ دەڤەرێکە، بۆ خەڵکێکە، بەڵام قورئان بۆ عمومی بەشەریەتە، بۆ تەواوی مرۆڤایەتیە. بەڵام کاتێک کە تۆ مەسەلەن بتوێ مامەڵە لەگەڵ تەواوی بەشەریەتدا بکەیت، ئەو کاتە تۆ پێویستیت بە وەثیقەیەکەیە. تۆ نابێ مەسەلەن تەنها حەق و مافەکانی خۆت ببینیت و تەنها سەرقاڵ یان مەسەلەن تۆ ئەو مافە بە خۆت بدەیت، تەنها ئەحکام و ثەوابیتەکانی ئەم دینە بەسەر ئەم خەڵکەدا جێبەجێ بکەی. خەڵکەکەی هەو قەنەعەتی بە ثەوابیت و ئایدی تۆ نییە، قەنەعەتی بۆ مەبدەئەنی کە تۆ لەسەری، کەواتە تۆ پێویستی بە وەثیقەیەک هەیە کە لەژێر ڕۆشنایی قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە خۆی لە سێشەدا دەبینێتەوە، قەول و فعل و تەقریرا، دەبێ ئەم وەثیقەیە یان ئەم دەستورە دەبێ بەڕاستی ڕوح و جەوهەرەکەی لەو دوو مەصدەرە مبارەکە وەربگرێت. کە ئەو حکمڕان بۆ حکمی دەکرد، بێباوەڕەکانیش دەبایە ملزم من بەو دەستوری کە پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم نووسیویەوە. بەتەئکید ئەگەر ئەوان لایان دابایە، بەتەئکید کە لایان دابایە ئەو کاتە بەپێی ئەو وەثیقەیە مامەڵان لەگەڵا دەکرا، نەک بەپێی قورئان. چونکە باسم کرد پێغەمبەر ناتوە دەوڵەتی ئیسلامی دامەزرێت، دەوڵەتی مەدەنی دامەزران. چونکە ئەگەر تۆ دەوڵەتی مەدەنی دەوڵەتی خاوەن حەضارەت و شارستانیەت، ئەو کاتە خەڵک هیچ قسەیەکی بەسەر تۆ نایێت و هیچ حجوب ڕووبیانێکی بەدەستەوە نییە کە ئەو بیەوێت مخالفەی تۆ بکە پێچوانی تۆ بژۆڵێتەوە. ئەو کاتە تۆ بەپێی ئەو وەثیقەیە و بەپێی ئەو دەستورە تۆ مامەڵە دەکەی. یعنی ئەگەر مسلمانە مخالفە بکە، ئەو ئەحکامی بەسەردا جێبەجێ دەکرێت، و ئەگەر مخالفیشی مەسەلەن مخالفە بکە پێچوانە بژۆڵێتەوە بە هەمان شێوە، هەمان ئەو حکمی کە بەسەر مسلمانەدا جێبەجێ دەکرێت بەسەر مخالفەکانیشدا جێبەجێ دەکرێت. یعنی لە ئەحکام شەرعیەکان بۆ نمونە لە ئەحکام شەرعی وامە هەیە بۆ نمونە لە ڕووی دەست بڕینە، لە ڕووی حەددا، ئەوەی کە زانیە و زانیە بەگشتی بە هەمان شێوە لەسەر باوەڕەکانیش جێبەجێ دەکرێت. هەندێک ئەحکام هەیە جێبەجێ ناکرێت، چونکە مخاتەبەی ئەم قورئانە بۆ ئەهلی ئیمانە. خی گەورە مەسەلەن بۆ ڕاستە دزی حرام کردووە، بەڵام مخاتەبەکە بۆ ئەهلی ئیمانە. خی گەورە مەسەلەن ڕووی ئەهلی ئیمان دەکات، دەفەرمێ مەسەلەن مەی مەخۆنەوە، دزی مەکەن، زینا مەکەن، بوتان مەکەن، غەیبەت مەکەن، جاسوسی مەکەن. یعنی ئەم ئەحکامانەی ئەم ئیسلامە بۆ مسلمان هاتووە، مخاتەبەی ئەهلی ئیمان دەکات. بەڵام کاتێک کە تۆ مەسەلەن دێ ئەگەر حکوومەتێک حکوومەتێکی ئیسلامی بێت، ئەو کاتە یعنی بەگشتی یاساکان جێبەجێ دەکرێن. بەڵام کە تۆ کاتێک ناوی لێ دەنێ حکوومەتی بڵێن دەوڵەتی مەدەنی،
ئەو کاتە تۆ ئەو یاسانە دەبێت لە بوار و لە شوێنی خۆیدا جێبەجێ بکەیت. کە دەڵێن دەوڵەتی مەدەنی و دەوڵەتی مسلمان و ئیسلامی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەوڵەتی ئیسلامی دانە نابی کەسی دی بۆی هەیە دەوڵەتی ئیسلامی دابنێ؟ ئەوەی کە خەڵکێک ئەگەر وا تەسەوەرکە یان هەوڵ بۆ ئەو بدا کە دەوڵەتی ئیسلامی دامەزرێنێ ئەوە هیچ بڕین ئومنیات و هیوا و ئومێدی هەموو تاکیکی هەموو مسلمانێکی بەڕاستی خەون بۆ ڕۆژەوە دەبینێت کە دەوڵەتێکی ئیسلامی دامەزرێنێت. بەڵام کاتێک کە تۆ لە ساحەیەکدا کە کۆمەڵێک ئاین هەڵگرانی بڵین ئاینی تر هەبن ئەهلی کتاب هەبێت مەسەڵەن هەڵگیری ئایدا و ئەفکاری تر هەبێت چکەمە غەیری ئەهلی کتاب ئایدەی ترمان هەیە. مثلا ئاینی تەماشاکە تۆ فکری سیخمان هەیە مەسەلەی بوزیەکانمان هەیە مەسەڵەن ئەفکاری ترمان هەیە بۆیە لێرەکانەدا تۆ ئەو کاتە دەبێت تۆ تەماشای پێغەمبەر سەڵام ئوسوەی بۆ ئێمە وەلەکم فی ڕەسوڵ الله ئوسوة حەسەنە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام سەرمەشق و قودوەیەکی جوانە بۆ ئێوە. ئێمە ئەگەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کۆی ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئێمە وەریگرین ئەو کاتە ئێمە دەبێ هەنگاوێک بنین هەنگاوەکانمان مخالفەی ئەوە نەبێت کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەوڵەتی مەدەنی لەسەردا مەسرات. دەبێ ئێمە هەنگاوەکانمان هەتا بواری مەسەڵەن ئێستا پرسیارێکەمان پەیوەندی بە بواری سیاسی و بواری ڕامیاریەوە هەیە. بۆ ئێمە لەو بوارەدا کاتێک کە تۆ بتەوێت مەسەڵەن تەسیسی دەوڵەتێ بکەی و حکوومەتی دامەزرێنی دەبێت تۆ هەنگاوەکانت و بۆ پاپشتی هەنگاوەکانت دەبێت بگەڕێتەوە بۆ حیاتی ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ضمنی دەوڵەتی مەدەنی و ئەوەی کە پێغەمبەر لە شاری مەدینە دامەزرا. تعاملی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ پەرتوکە ئاسمانیەکان طبعا ئەوانەی کەما بوونەوە بە بڵێن لە جوولەکە و لە دیانەکان یەهود و نەساڕاکان تابعی هەر پەرتوکانی خوا کە ئینجیل و تەوراتە. ئاخۆ پێغەمبەری پێشەوا صلی الله علیه و سلم چۆن ڕێزی لە پەرتوکەکانی وان دەگرت کاتێک کە دەستکاریش کرابوون. ئێمە لە دوای غەزوەی خەیبەر کە ڕوویدا بەداخەوە پێغەمبەر سەڵم خۆ حەزی نەکردووە هیچ کاتێک ڕوبەڕووی هیچ کەسێک ببێتەوە چۆن ئیسلامە لە سەلام هاتووە ئاینی ئاشتیە ئەنی هەمیشە ڕەحمەت و میهرەبانی بۆ خەڵک پێیە. بەڵام دوای کە ئەو غەدر و خیانەتی کە لە جۆلەکاری خەیبەر بیندرا ئەمە پێغەمبەری ناچار کرد عەلەیهی سەڵات وسەلام کە موقیفێکی حەساس بنوێنێ بەرامبەر بوان. جا لە دوای ئەوەی کە ئەمانە جیران و سامانە شتەکانیان بە غەنیمەت کەوتە بەردەستی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و ئەو کاتە لە ضمنی غەنیمەتەکەدا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چەند سەحیفەیەک چەند پەراوێک لە تەوراتی بینین کە بینینی ئەمە ئەو کاتە جوولەکەکانی تر شوێنەکانی تر کە دەستیان نەبووە لە غەدر و غودورەدا کە بەمەیان زانی هاتن بۆ خزمەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام داوای ئەو پەراوە سەحیفانیان کردەوە وتیان ئەگەر تەسلیمی بە ئێمە بکەیتەوە سوپاسە دەکەین. بەڵام ئێمە ئەگەر سیرکەین بۆی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام صحیفەکانی و پەراوەکانی تەورات کە کتێبەکە بۆ موسا عەلەیهی سەلام دابەزیوە تەبیعی خۆ ئەم تەوراتە حەقیقیە نەبووە کە لە بەردەستدا بەڵام لەبەرەوەی کە جوولەکەکان ئیدی وەکو تەورات مامەڵە لەگەڵدا کردووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەکو پێغەمبەرێک ئەوەی لە خۆی نەوەشاندێتەوە بێت یعنی شتی نزم و پەست و بڵین شتی نزم یان مامەڵەی نزم بنوێنێت بێڕێزی بەرامبەر پەرتوکە ئاسمانەکان بکە بەڵکو پەرتوکەکان و سەحیفەکانی ئەم چە پەراوی پێدانەوە. ئەمە ئەگەر تەماشاکەین ئەوە بۆمان دەردەکەوێت ئەو پەڕی ئیحترامگرتنی شعوری ئاینەکانی ترە شعوری پەیڕەوانی ئاینەکانی تر یعنی تەماشاکە تۆ کاتێک کە تۆ بنمونە منطقەیەک تۆ دەستی بەسەدا دەگریان دەکەوێتە ژێر دەسەڵاتی دەوڵەتەوە تۆ ئەوەی کە لای ئەوان مقدسە دەبێت تۆ وریابی ڕفتارێک ننوێنی ببێتە هۆکاری ئەوەی کە هەست و شعور و هەست و نستی ئەوان برینار بکەی. بەر لە کۆچە زۆرێک هەبوون لە بێباوەڕەکان دووڕەکانیش ئەزێتی پێغەمبەری خۆیان دابوو صلی الله علیه وسلم و لە دوای کۆچ شە بە هەمان شێوە هەبوون هەر ئەزێتیان دەدا هەم لە ڕووی جەسەی هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی هاوڵە بەڕزەکانیشەوە. ئاخۆ تەعاملی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو ڕەتفعلێک ئاخۆ کە دەسەڵاتی گرتە دەست ئیهانەی کردن و ئەزێت و ئازاری دانەوەیانەوە تا بە شێوەیەک تەعامل لەگەڵکردن. دیارە ئێمە ئەگە بڕوانین بۆ ژیانی مبارەکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام تەماشا دەکەین پێغەمبەر لە ئەخلاقدا لە قیمەدا بووە بۆیە دەفەرمێ ئینەما بوعیثت لئوتەممە مەکارم الأخلاق. ئەگە ئەخلاق بینایەک بێت سەرەکەی نەگیرا بێت ئەگە بینایەک بێت خشتە ئاساسیەکانی نەبێت پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ من هاتووم بێگومان بەوەی کە بینای ئەخلاق تەواو بکەم
بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دیارەکو ئەوەی ئەماژەم پێدا ئەوەی کە پێغەمبەر بڵین مامەڵەکانی پێغەمبەر عەفوی پێغەمبەر تەسامحی پێغەمبەر هەڵسوکەوتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەشێکی وەکو تەشریع وەردەگیرێ بەشێکی وەکو باسم کرد جانیبی ئەخلاق لەگەڵیدا تێکەڵ بووە هەردووکی لە پێغەمبەردا موجود بووە صلی الله عليه وسلم یەکەمیان خۆی چووە پێغەمبەرە لە پاشی خوا لەومان گەورەتر نییە دەبێ ئەوەی کە تطبیقی ئەم تەشریع دەکات پێغەمبەر خۆی بێ صلی الله عليه وسلم نابێ هەڵسوکەوتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەکو خەڵکی تری ئاسایی وەکو یەک بێت بە پێچەوانەوە بۆیە تەماشا دەکەین ئەوانەی کە عەزیەتی پێغەمبەریان داوە صلی الله عليه وسلم بە تایبەت لە مشریکەکان ئەگەر ئاوەڕێ بدەینەوە بەلای غەزوەی بەدردا دوای ئەوەی کە 70 کەس ئیدی دیارە نەتیجەی غەزاکە لە ساڵحی موسڵمانان کۆتایی دێت و مەجموعەیەک لە بێباوەڕان دەکوژرێن و مەجموعەیەکیان بەدیل دەگیرێت و بەشێک لە سامانەکانیان بە غەنیمەت دەکەوێت دەستی پێغەمبەر و صلی الله عليه وسلم یاوەرانی خوا لێیان ڕازی بێت لە ناو ژیراوەکاندا دیارە خەڵکانێکی تێدا بوون کە پێغەمبەریان عەزیزدا بوو صلی الله عليه وسلم ئەمە پێغەمبەر چۆن مامەڵی لەگەڵداکردن کە کاتێک کە ینی کەوتە بەردەستیان پێغەمبەر فەرمووی ئوصیکم بالئوسارە خەیرا ئامۆژگاری کردن لەگەڵ دیلەکاندا باش بن حتا ئەوەم بینیوە لە ژیانی بەڵێن لە سیرەدا دەڵێ سەحابە وەکو ئەوان نەدەکرد بەسەلەن پاشماوەی خواردنەکانیان بەرن بۆ ئەوان بەڵکو لەگەڵ خواردن ئامادە دەکرا لە مقدمەی خواردنەکە چی باش ئەوەی کە بۆ خۆیان دەخوارد ئەوان دەرخواردی دیلەکان دەدا لەسەر تەوسیەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە فەتحی مەککە دەکا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕزگارکردنی شاری مەککە پێغەمبەر دیارە خەڵکێکی مەسەلەن کەوتە بەردەست و جیران ئەوانە بەدیل جیران پێغەمبەر فەرمووی ماذا تەڕەون ئەنی فاعیل بکم ئێوە پێتان وایە کە من چۆن مامەڵەتان لە بەرامبەردا بکەم وتیان خەیڕە وتیان ئێمە تەنها خێر لێ چاوەڕێ دەکەین ئەنتە ئەخون کەریم وەبن ئەخین کەریم براکی بەڕێزی وە کوڕی براکی بەڕێزمانی بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە جیاتی ئەوەی کە بێت حکمیاندا لە جیاتی ئەوەی بێ کە عقوبەیان بدا لە جیاتی ئەوەی بێ کە ڕوحیەتی ئینتقام بەکاربێنێت لە دژیان بە پێچەوانەوە چی فەرموو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی اذهبوا فأنتم الطلقاء بڕۆن ئەوە ئێوەم ئازاد کرد عموما حتا لەگەڵ ئەهلی مەسەلەن کتاب ینی ئەوانەی کە عەزیەتی پێغەمبەریان داوە صلی الله عليه وسلم تەماشا دەکەین ئافرەتێک وەکو ئەنەسی کوڕی مالیک خوا لێی ڕازی بێ فەرموودەکە ڕیوات دەکا و ئیمام مسلم لە صحیح خۆیدا نەقلی حەدیث فەرمایشتەکەمان بۆ دەکا دەفەرمێ ئافرەتێکی یەهودی دیارە مەڕێکی ژەهر خوارد دەکا و دەهێنی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم دوایی کە پێغەمبەر شتێکی لێ دەخوات و دەزانێت کە ئەمە ژەهر بڵێ ژەهری پێکراوە ئەوان دواتر ئافرەتەکە دەگیرێت دەهێنن بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا لێ دەپرسێ پرسیاری دەکا ئەمەت بۆ کرد ئەم کارت بۆ کرد ئەخر ئەم خواردن مەسەلەن بۆ ژەهرت پێدا کرد ئەم گۆشتت بۆ ژەهر پێدا کرد ئیدی دو ئەوەی کە دیارە خۆ تەفاسیلی هەموو شتێک بە ئێمە نەگەیشتووە بەڵام ئەوەی کە خولەسی حەدیثەکە کە بۆ ئێمە نەقڵ دەکات ئافرەتەکە ئیقرار دەکات ئەتراف دەکات کە ژەهری بە گۆشتەکەدا کردووە بۆیە سەحابەکان حەزیان کرد ئەم ئافرەتە لە کۆڵ بکرێتەوە بۆ دنیای ئەو دی بەڕێ بکرێ بەڵام پێغەمبەر فەرمووی عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی لێی کەڕێت پاشەوەی کە پیلانی مەرجی لێ دانابوو پیلانی مەرجی بۆ دانابوو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەمە تعاملی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم لەگەڵ ئەوانی کە عەزیەتی پێغەمبەریان داوە صلی الله عليه وسلم لە کاتێکە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ پەڕی هێز و قوت و تواناوە پاشەوەی کە لە مەکە دەربەدەر کرا پاشەوەی ئەزیەتی جەستەیی و دەرونی خۆی و هاوڵە بەرزەکانیش ئابلوقی ئابووریان درا دوای کە بۆ هێزە زۆرە هاتەوە ئەوجا ئیرادەی ئەوەی هەبوو کە عەزیەت و ئازاریاندا تۆڵە و ئینتقامەشی تەواو وەربگرتووە لەسەری هەمویان لەبەرچی ئینتقامی وەرنەگرت ئێمە لە فەرمایشێکدا پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام ینی بابەتەکە ئەوەیە کە العفو عند المقدرة يعني عفوکردن لە کاتێکدا کە تۆ توانەت هەیە ئەوە زۆر مهمە ینی واتە ئەوەی ئێستا لە بەردەستی تۆدا هەیە خۆ تۆ توانەت هەیە بیکوژی توانەت هەیە بیسووتێنی توانەت هەیە مەسەلەن بخینجێنی توانەت ئەوەت هەیە بە بەحروبەڕی دادەی ها يعني صلاحاتي فاعتدوا بمثل ما اعتدى عليكم فالقرآن بون منه بالتأكيد خودي تواني دربدريان كاتو هيتنا بەڵام ئێمە ئەومان بیر نەچێ ئەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەنجامی داوە تەشریع بۆ ئێمە تەشریع جیایە لەگەڵ مامەڵەی ئاسایی موسڵمانێک ئێمە بۆ نمونە با نمونەیەک بێنمەوە هەلە بوارەوە بۆ پێغەمبەر سەڵام بەهێنی هێنی کۆز دەکا و ئیمامی عومەر بە ئاشکرا کۆز دەکا تۆ بڵێ غیرەتی ئیمامی عومەر لەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەولاتر و باشتر بێت بەدەست و قامتر بێت بەڵام ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هیجرەت دەکا لەبەر ئەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەنجامی داوە ئەمە دەبێتە قوانین و یاسا و ڕێسا بۆ ئومەت لە دوای خۆی بەڵام ئەوەی کە سەحابەیەک دەیکا نابێتە مای ئیلزامی بۆ جیلی دوای خۆی
بۆیە پێ سەڵم ینی لە مەسەلەی هەتا لەوانەی بەرامبەر ئەوانی کە عزیەتیان داوە جا دەرونیە بێت جەستەیی بێت لە هەر ڕێکەوە بێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئامادە نەبووە کە بە ڕۆحیتی ئینتیقام مامەڵە نەقڵدا بکات. صادق الوعد الأمين صفەتی پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم بۆ مەشهور بوو لەبەر ئەوە هەبەر لە کۆچیشە و دواتریشە بێباوەڕەکان زۆر ئەمانەتیان لادادەنا یانەوەتە قەرزاریان بوو لەبەری پێغەمبەر صلی الله علیه وسلم کەم دەرامەد بوو قەرزی لەوە دەگرت و لەکان دەوڵەمەند بوون. ئاخۆ تعاملی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ ئەوانە چۆن بوو کاتێکەوە بۆ نمونە داهاتن داوای قەرزەکەی خۆیان دەکردەوە هەندێک ڕەفتاری ناشری و نەشیاوی هەندێک گفتاریان بەرامبەر بە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەکرد کە لایقی ئەو نەبوو. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە زۆر وێستگەی ژیانی ئێمە دەبینین قەرزی کردووە لە ئەهلی کتاب واتە ئەوانەی کە پێڕەوی کتێبە ئاسمانیەکانن بەتایبەت لەوانی کە مەسەڵەن جوولەکە کە خاوەن سامانێکی بەڕاستی هائیل بوون ینی بێ شمار بوون. یەکێک لەو جوولەکانی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام قەرزی لێ کردووە دیارە ڕۆژێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەناو ئەسحابە لەناو کۆمەڵی ئەسحاب ئێستا کەسێک بێت داوای حەق و مافی خۆی بکاتەوە جیات کاتەوە بەڵێ فڵان کەس گرەی لێ بکا سەرزەنشت بکا باشە قسەشت پێ بڵێ هەرچەند ئەمە لە ئوسوڵی حیوار و گفتوگۆ و ئەدەبی ئینسان لەگەڵ مامەڵی مرۆڤ لەگەڵ مرۆڤدا شتێکی بەڕاستی باش نییە بەڵام یعنی حتا ئەندازەیە بڵێن دەتوانین بڵێ ڕێی تێدەچێت بەتایبەت کە لەوادەی خۆشی ببێت بەسەر نەچبێت. بەڵێ دیارە ئەم پیاوە دێت لەناو ئەسحاب خوالیان ڕازی بێت یەخەی مبارەکی پێغەمبەر دەگرێت سەڵەم وە جوبەکەی دەگرێت و حتا دەڵێ شوێنەواری جوبەکەی لە ملی مبارەکی پێغەمبەر دەچێتەوە صلی الله علیه وسلم پێدەڵێ ئەی محەممەد ئێوەی عائیلە و بنەماڵی بەنی مطەلیب عائیلێکی زۆر قەرز شوێرن ئەو قەرزەی کە من لای قەرزەی ئەو بڕە ماڵی کە لە منت قەرز کردووە بۆ قەرزەکەم نادەیتەوە لە کاتێکدا کە موعیدی قەرزەکە نەهاتووە موعیدی قەرزەکە نەهاتووە دیارە ئیمامی عومەرێکی لەو سەحابانی کە يعني كصحابة هەروە بوون بەڵام ئەو زووتر دەری بڕیوە يعني تحملی ئەوەی نەکردووە کە شت ببینی لە ڕووی دەچوارچەوەی دەچوون لە ئەدەب لە بەرامبەر پێغەمبەردا صلی الله عليه وسلم داوای لە پێغەمبەر کرد عليه الصلاة والسلام کە عەزیەتی ئەم جوولەکەی بدا جا بە لێدان بێ یان بە کوشتن بێ بە هەر جۆرێک بێ دیارە پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرمووی عومەر لێی گەڕێ بەو بڵێن جوان داوای قەرزی خۆی بکات بەمێش بڵێن بە جوانی حەقیقی بۆ پیشەڕەوە تەماشاکە ئەنی ئەمە دەوێت بەڕاستی هەموو فەرمایشتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەموو حیاتی پێغەمبەر سەڵەم ینی حەق بە ئاوی ئەڵتونی بنووسرێتەوە بەڵام بەتایبەتی ئەم جوملەیە ئەم ڕستەیە شتێکی زۆر جوانە. ئەی عومەر بەم پیاوە بڵێن با جوان داوای حەق و مافی خۆی بکاتەوە ئەخە داوای مافکردنەوە ئەوە نابێت تۆ بچی یەخی کابرا بگریت و ناڕەحەتی کەیت و ئەگەر قەرزەکە موعیدی بەسەر چووە نەیداوەتەوە مەسەڵەن چەند جارێک موعید بۆ دەرکردەوە نەیداوەتەوە ئیدی چەند جارێک تەلەفۆن بۆ کردەوە نەیداوەتەوە بە هەر حاڵ بەڵام کابرا ئەوەل دەفعەکە موعید دانەوە قەرزەکەی نهاتووە دووەمیان مەسەڵەن کابرا پێشتر پێغەمبەر صلی الله ئاگادار نەکردەوە لەوەی کە موعیدی دانەوە قەرزەکەی نزیک بۆتەوە بۆیە پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام یعنی بە هیچ شێوەیەک ڕێگەی بە هاوڵان نەدا کە ئەم پیاوە عەزیەت بدەن بۆیە دواتر ئەم موقیفەی پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام دەبێتە هۆکار و سەبەبی ئیمان و بڕاهێنانی ئەم جوولەکەیە بۆیە لە حوزور پێغەمبەردا عەلەیهی الصلاة والسلام دەڵێ ئەی محەممەد من دەزانم موعیدی قەرزەکەم نەهاتووە بەڵام من هەندێک شتم لەسەر ئەخلاقی پێغەمبەران خوێندەتەوە صلی الله علیه الصلاة والسلام بۆیە کاتێک کە تۆش داوای پێغەمبەراتی دەکەی هاتم تۆش تاقی بکەمەوە بزانم نەرمونیانی تۆی پێغەمبەر لەگەڵ پێغەمبەرانی تر تا کوێیە تا بە قەناعەت و باوەڕ بێنن تا بە قەناعەت و ئیمان بێنن بۆیە وتی ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأشهد أنك محمد رسول الله صلى الله عليه وسلم بۆیە مێژونووسان ئەوانی کە ژیانی پێغەمبەریان نووسیەوە صلی الله عليه وسلم دەڵێ ئەم پیاوە دواتر مسلمانێکی جوانی لێ هەرکەوت یعنی ئەو ڕەفتارانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کردار و گفتارەکانی دەبێتە قدبە و چاوساخ بۆی ئێمە کە چاوی لێ بکەین لە ڕۆژگاری ئەمڕۆیان ئەمە زۆر قسە دەکەین لەوانەیە کردارمان ئەوانە بێت کە بتوانین داوا بانگاز بکەین ئەن دەبێت زیاتر تاکی لەسەر کردار و ڕەفتارەکانمان بکەین و زیاتر لەوەی کە گفتارەکان دەیڵێن بەتەئکید ئێمە فرمودێکمان هەیە پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام دەفەرمێ مەثل الغەنی ظلم ڕستێکی هەمیشە پێغەمبەر دەفەرمێ من صفەتی جەوامیع الکەلیمە پێبەخشراوە واتە ڕستێکی کورد بەڵام پڕواتە دەفەرمێ دواخستنی قەرزی کەسێک کە هەد بێ و نەیدێتەوە زوڵمە بۆیە ئێمە بەڕاستی لەم کاتانەدا دەبێ ئێمە ئاگادار بین کاتێک کە حەق و مافی خەڵکێکمان لایە موعیدی هاتووە بیدینەوە ئەگەر نیمانە ئێمە خۆمان دەست پێشخەری بکەین بۆ کەسەکە بڵین فڵان کەس وەڵاهی دەزانم موعیدیەوە هاتووە قەرزەکەت بدەمەوە
بەڵام داوای یارمەتی لێ دەکەم کە فترێکی تریش دەستی براخۆت بگری و هاوکارم بی و یارمەتیم بدەی دەزانم پێویستیت پێیەتی دەزانم زەروری بەڵام ئەگەر تۆ بتانی لەوەدا تەمدیدی مۆڵەتەکەم بۆ بکەیت تا من دەرفەتێکی ترم بۆ دەڕسێ و بەشکم خوا گەورە ڕزقی بنێرێ بتوانم ئەدی ئەو حەق و مافی جەناب بگێڕمەوە شتێکی زۆر باش دەبێت یعنی ئێمە ئەم شتانە هەمووی لە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەبێ هەموو وەرگرین و هەمووکو نمونەیەکی عەمەلیش تەطبیقین لە حیاتی ڕۆژانەماندا. هەڵسکەوتی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم لە ڕووی بازرگانیەوە لەگەڵ بێباوەڕەکان چۆن؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە بواری بازرگانیشدا بە هەمان شێوە تەماشا دەکەین یعنی بەبێ جیاوازی چونکە لە بواری کەساتۆ لە بواری ئیسلام ئاینێکە حاڵەتی ڕوبەڕووبوونەوە حاڵەتێکی ئیستیثنایی تایبەتە بەڵام لە سەرجەم حاڵەتەکانی تر ئیسلام ئاینێکی ینی دەستی پێڕەوانی ناگرێت یعنی دەرگان بە ڕوودەدا ناخات لە مەسەلەی سەردانیکردن لە مەسەلەی کار و کەسابەت لە مەسەلەی تیجارەت لە بەڵێ ئاینێکی فراوانە بۆیە لەو چوارچێوەیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام درعەکەی لای پیاوێکی جوولەکە ڕەهن دەکات و لە بەرامبەردا بەڕێ ماڵی لێوەردەگرێت بۆی کە پێداویستی ژانی خۆی پێدەبر بکاو دابین بکات کەواتە لە ڕووی بازرگانیشەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام توانیوێتی بەڕاستی حوسنی معاملە بکات و جوان مامەڵە بکات هەتا لەگەڵ ئەوانەی کەوکو باسم کرد هەڵگری ئاین و پەرتوکە ئاسمانیەکانی تریش بوو. مامۆستا دەمەوێت تێکەڵ چێشەکەن لە بازرگانیە لە ڕۆژگاریشی کو ئەمڕۆ ئێمە بازرگانە گەلێکی زۆرمان هەن بەڕاستی لەگەڵ ڕێزمە لەو باش و چاک و پاکەکان خیانەت دەکەن لە خاک و وڵات و لە هاو نیشتمانیان ینی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم باسی بازرگانی ئەمین دەکا کە پلە و مەقامێکی بەرزی هەیە چ تێ لە بۆ ئەو بازرگانێکەوە بەدەستێکی نائەمینەوە هاوردەی کاڵا دەکەن لە بۆ نیشتمانی خۆیان. والله ما فرماشتێکی پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وسلم کە دەفەرمێ التاجر الصدوق بازرگانێکی ڕازگۆ لەگەڵ پێغەمبەران و ئەولیا و ئەتقیا و ئەصفیا و پیاو چاکاندایە و لەگەڵ ئەواندا حەشر دەکرێت. من خۆزیە دەخوازم و بەڕاستی هیوایەتێکمە کە خۆزیە بازرگانەکانی ئێمە یعنی مێژووی بازرگانە مسلمانەکانی پێشتریان خوێندبێتەوە ئێستا بەشێک لە وڵاتانی کە ئێستا ئیسلام تێدا پڕشنگدارە نوری ئیسلام تێدا دەردەشێتەوە دەزانێت ئەو کارەکەی چ بووە؟ هۆکارەکەی سەرڕاستی و ئەخلاق بەرزی و جوان مامەڵەکردن و ڕاست و دروستی سەرڕاستی ئەو بازرگانە مسلمانانە بووە کە لە وڵاتی ئیسلامەوە چوون بۆ وڵاتانی تر کاڵیان هێنا بۆ نامسلمانان. بەداخەوە ئێمە ئەوڕۆ تەماشا دەکەین یعنی میلەت بووە بە وێزگەیەک یعنی بووە بە ئەمڕازێک بووە بە مەقاشێک بووە بە بڕین بە دەستکەلایەک بە دەستی خەڵکێکەوە بۆ مەرامی خۆی بەکاری دێنێت. تۆ تەماشا دەکەین یعنی دەچێت بۆ وڵاتی سین ئەگە گڵۆپێکی مەسەلەن ئاسایی بێ و 4 ساعت خۆ بگرێت زۆر بەلای تەبیعیە بیکڕێ و بێنی لە وڵاتەکەی خۆی بەسەر مسلمانە ساغی کاتەوە. ئەگەر کاڵایەک بێت پێچەوانەی حیا و حشمەت بێت زۆر بەلای تەبیعیە بێ مەسەلەن لە بازار مەسەلەن بفرۆشێت و بە دوکاندارەکان بفرۆشێت و ئەوانی ساغی بکەنەوە بەسەر خەڵکدا بە پێچەوانەوە بەڕاستی من دەرمان دێنن لە کاریگەر لەسەر گیانی هاوڵاتی دەکە بۆن منە لە هەموو ڕۆکانەوە جەمە کە باسی دەکەم مەسەلای تو کارەبایەک ئەمە زەرەری بۆ اقتصادی باخەڵی مسلمانێک هەیە جلو بەرگێک کە لەگەڵ مەسەلەن پۆشای حیشمەت نایەتەوە لەگەڵ ئەخلاق نایەتەوە لەگەڵ ئەخلاقی بەرز ئیسلام نایەتەوە ئەمە پێچەوانەکەیەتی کەسی مەسەلەن تەماشا دەکەین یعنی تۆ مەوادی ئێکسپایر هەر لە مەسەلەن ڕۆن هەر لە برنج هەر لە پێخۆری تر لە وڵاتانەوە دەهێندرێت باشە ماهاتە ساڵیان ڕابردوو لە وڵاتی ئێمەدا گوێز 1000 زۆر بوو یعنی بەتەڕە لە داخل دەکرا من بیستم ئەو وڵاتانی کە ئەو کاتێکە مەسەلەن ئەو یابان ئەوانە کە تۆ نامێکە هەستا و کارگەنەوەیەکانیان کەوتن ژێر مەترسی و تیشکەکانیان دەرچوون و حتا من ئەوم بیست کە بەشێک لەم گوێزانە هی ئەو وڵاتانەیە کە ڕێتیشی تیشە بەرکەوتووە ئەگەر خەڵکانێک ئەم خۆراکە بەکاربێنن بیخۆن تووشی سەرەتان و شێرپەنجە دەبن. تۆ تەماشا دەکەین دەرمانێک دێت ئێمە لە شارێ لە شارەکانی خۆمان بینیمان بە ڕێژەیەکی مەسەلەن دەیان هاوڵاتی چاوی کوێر بوو جا چ بە هەڵە بەکارهێنانی دەرمانەکە بێ یان دەرمانێکی مەمنوع بێ بەڵام هێنرا بێت لەسەر خەڵک تاقی بکرێتەوە. ئەمە بەتاکید هەمووی ئەوەی کە تاجیری دەرمانە و ئەوەی کە تاجیری جلوبەرگە و ئەوەی تاجیری مەسەلە خواردەمەنیە و ئەوەی کە تاجیری مەسەلەن مەوادی خانوبەرەیە و ئەوەی کە تاجیری شتێکی ترە و ئەمانە هەمووی دەچێتە چوارچێوە چیەوە دەچێتە چوارچێوەی خوڕەوشت ئەخلاقێکەوە کەش پێوتێ ئەخلاقی تاجیر. ئایا ئەم تاجیری ئێمە تا چەند ئەخلاقی ئیسلامی لە خۆیدا بەرجەستە کردووە جەبەت دوورە بە شێوەیەکی لە ڕەفتاری ئەم جۆرە مامەڵەیەکردن ئەم جۆرە تیجارەت و بازرگانیکردن لە ئەخلاقی پێغەمبەر دوورە عەلەیهی سەڵات وسەلام
و ئیسلامیش بەڕاستی بەتەکید لێ بەریە. ئێمە دەزانین دینداری تەنها نوێژ و ڕۆژی و حەج و زەکات و سەرفترنی ئەوانە لەسەر واجبە دەوێ بیکەیت، بەڵام لە ڕووی کۆمەڵایەتیەوە تەسامحە، هاموشەیە، هاوکاریە، سەردانە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ڕووی کۆمەڵایەتی لەگەڵ ئەوانە چۆن؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام حتا لە بابەتی سەردان و زیارەت و پەیوەندی و عیلاقاتی ئیجتیماعی دانەبراوە لە کۆمەلگاکەی، لەگەڵ موسڵمانانیش بەردەوام هەمووشی هەبووە و حتا لەگەڵ ئەهلی کتابیش یەهود و نەسارە و ئەوانە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام عیلاقەیەکی خۆشی بووە. غولامێکی یەهودی خزمەتی پێغەمبەر دەکات صلی الله علیه وسلم، ئەم غولامە نەخۆش دەکەوێت. ئەخۆ ئەگە بەپێی جیاوازی مەبدە و ئاین بیخۆ پێغەمبەر نابێ بۆ نمونە مامەڵەی لەگەڵدا بکات. ئەگەر مەسەڵ ئەمە یاسایەک بووە لە دیندا و پێغەمبەریش مەسەڵەن صلی الله علیه وسلم دەبا جێبەجێ بکات، نەدەبا پێ سەڵام مامەڵەی لەگەڵ گەنجە بکات، نەدەبا لای خۆی بهێڵێتەوە، نەدەبا سەدانیشی بکات، بەڵام دواتر دەستی سەدانی دەکات لە کاتێک کە نەخۆشە کە نەخۆشە ئیدی دەستی لەس بەسەر دادێنێت و قسەی خۆشی بۆ دەکات و دواتر پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەزانێت کە ئەم گەنجە غولامە یەهودیە لە حاڵەتی جانەڵا و ڕوح دەرچووندایە. بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئیمان بێنە، شاتومان بێنە. غولامەکەش تەماشای باوکی دەکا و سێرێکی پێغەمبەر دەکات صلی الله علیه وسلم، سێرێکی باوکی دەکا و ئاوڕێ بەلای پێغەمبەردا دەداتەوە صلی الله علیه وسلم. واتە ئەمە چییە؟ واتە ئەم منداڵە باوکی هەیە و ئەوەنە خاوەنی هەڵگری ئاینێکی ترن کە ئاینی بریتێ لە ئاینی موسا عەلەیهی سەلام، خۆیان بە پەیڕەوی موسا پێغەمبەر عەلەیهی سەلام دەزانن. بۆیە مەبەستی بووە ئایا باوکی ڕازیە لەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام داوای لێ دەکات ئیمان بێنێ و شاتمان بێنێت. بۆیە باوکی دواتر بە بزەوە پێ دەڵێ ئەطیع ئەبەلقاسم، ڕۆڵە شیرینەکەم بەگوێ ئەبەلقاسم بکە، شاتمان بێنە. بۆیە گەنجەکە ئیبانی هێنا و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئەلحەمدولله کە ئەمە بوو هۆکاری ڕزگاربوونی لە ئاگر. لەبەرچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەندە خەمی ئەو خەڵکەی بووە کە بۆن منە جگەلەوەی کە لە دنیا لەگەڵیان باش بێ و هەڵسو کەوتیان باش بێ لە دنیا خۆش بژین، لە هەمان کاتیشا خەمی زۆری قیامەتی ئەوانی بووە. ئەو دینە هەر خۆی ڕەحمەتە، وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتە للعالەمین. خۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پیاوکی میهرەبان نەبوو تەنها بۆ هاوڵە ئەزیزەکانی، تەنها بۆ خانەوادەی مبارەکی، بەڵکو خوای پەروەردگار کە پێغەمبەری ڕەوانە کردووە عەلەیهی سەڵات وسەلام وەکو ڕەحمەتەن للعالەمین بۆ تەواوی جیهانیان ڕەوانی کردووە. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر خەمی ئەوەی بۆ کە ئەم خەڵکە ئیمان بێنێت، لە قیامەتدا نەسووتێت، لە قین و خەشمی خوا بەدوور بێت، خوا غەزەبیان لێ نەگرێت، هەم لە دنیادا بەختەوەر بن و هەم لە قیامەتیشدا سەربەرز بن، بەلیقا و ڕەزابووری خوای پەروەردگار شاد بن. کە دیارە ئەمەش لە حەقیقەتدا دەبێت خەمی هەموو سەرکردەیەک بێت. ئەگەر ڕاست بێت لەگەڵ میلەتەکەی، ئەگەر دڵدەروونی پابێ لەگەڵ میلەتەکەی، ئەگەر سەرڕاست بێت لەگەڵ میلەتەکەی، دەبێت هەوڵی ئەوە بدات چ شتێک خۆشبەختی میلەتەکەی تێدایە، چ تێمای ئاسوودەییە بۆ میلەتەکەی، بۆ دنیا و بۆ قیامەتی، دەبێت ئەو بە میلەتەکەی ڕابکەێنێت، دەبێت ڕێنماییان بکە، ئامۆژگاریان بکە. بەڵام بەداخەوە ئێمە تەماشا دەکەین ئەمڕۆ ئەمە لە ئەخلاقی سەرکردەکانی ئێستا زۆر دوورە. پێغەمبەری خوا لەکوێ عەلەیهی سەڵات وسەلام ئەوانش کە وەکو بە ماڵ حسابن لەسەر ئیسلام ئەخلاق و هەڵسوکەوتی ئەوان لەکوێ؟ ئەو بێباوەڕانەی کە لەژێر سوڵتەی پێغەمبەری خوا بوون صلی الله علیه وسلم چۆن تەعاملی لەگەڵ دەکردن؟ ئاخۆ فەرق و جیاوازی دەکرد لەگەڵ موسڵمانێک تەعاملی بۆ منە ڕق بایە، هیشک بایە، تون بایە، تووڕە بایە، حاشا لە ڕووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە لیقایان لەگەڵ دەکرد. لە هیچ کاتێکدا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام تون نەبووە لەگەڵ خەڵکدا، بەتایبەت مەسەڵەن لەگەڵ میوانەکاندا. هەتا قسەیەک هاتووە دەڵێ وەفدێک لە نەجرانەوە هاتن بۆ خزمەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، ئەوانە پەیڕەوانی نەسڕانی بوون، گاور بوون، کە هاتن ئێمان بەهێقی لە دەلائیل النبووە دەهێناوێتی مانەوە لە ناو مزگەوتدا و دواوی کە نوێژی عەسر بوو، ئەوانە هەستان نوێژی خۆیان بکەن بەپێی دەستوری خۆیان ڕۆژ هەڵات. سەحابەکان زۆر نیگەرانبوون، نەخەم مزگەوت بۆ عیبادەت دروستکراوە، ئەوەی ئەوانەی دەکەن پێچەوانەی و عیبادەتەیە. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی دەعوهم، وازیان لێ بێنن. ئەمە چییە؟ ئەمە ئەوپەڕی نەرمونیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ ئەوانەی کە هاتوون لە لای پێغەمبەر دانیشتون، لە لای حاضر بوون، هاتوون چاکی لەلا بخۆنەوە، هاتوون گفتوگۆیەکی لەگەڵدا بکەن، هاتوون مەسەلەن بۆ مەسئلەیەک، بۆ بابەتێک، بۆ قەزەیەک. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەمیشە نەرمنیان میهرەبان بووە. تۆ تەماشاکە ینی نەرمونیان میهرەبانەکەی ئەوە وەکووتمان جگە لە مەسەلە لەگەڵ ئەهلی ئیسلام. پیاوێکی موسڵمان تەماشا دەکەین دزی دەکات کە دزی دەکات دیارە درێک دەیبات لە ماڵی جوولەکەی دەشارێتەوە.
دیارە ئەو سەردەمەش وەکو ئێستا نەبووە مەسەڵەی ئەجیزە و هەندێک شتی بەکاربێت بۆ دۆزینەوەی کەسەکە یان کامێرەی چاودێری هەبێ ئەو کاتە سەرناسە بوون یان مەسەڵەن شوێن پێ هەڵگەر بۆیە بڵێ ئەوانە دێنن دیارە شتفیانە دەدۆزنەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام حتا خەریکە قەناعەت بکات بە بەڵگەکانی ئەم پیاوە موسڵمانە کە دەڵێ ئەم جوولەکەی ئەماڵێ دزیوە ئەگەر ونی دزیوە دەرعەکە لە ماڵەکە ئەو دەرچەکە بۆ لە ماڵی ئەو مەسەڵەن شاردراوەتەوە ئەگەر وحی خوای پەروەردگار نەبوایە باشەکە ویستی بەریئێک مەسەڵەن تۆمەتبار بکە بە تەئکید کابرای جوولەکە تووشی حکمەکە دەبوو بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە ناو کۆمەڵێکی زۆردا حکمەکەی بەسەر موسڵمانەکەدا دەرکرد کە دزەکەی کردبوو و کابرای جوولەکەشی ئازاد کرد لە کاتێکا موسڵمانە کاتێکا موسڵمانە بەڵێ لە ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆیە ئێمەمان وەکو موسڵمان دەبینی کەسێک زۆر ئیلتزاماتی بەدینەوە نییە ئەگەرچی موسڵمانیشە بەڵام ئێمە خۆمان بە زۆر بەدین دەزانین تەعاملێکی زۆر ڕق و ناشرین دەکەین فلانە کەس ئاوا و ئاوایە یعنی هەم هەڵسو کەوتی هەم کردداری هەم ڕەفتاری لەگەڵی نەوعێکە کە دوورە لە خەسڵەتی پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم ئێمە چ بەوانە بڵێ وڵا ئێمە تەنها ئامۆژگاریمان بۆ کەسانە ئەوەیە کە حیفە ئێمە خۆمان بە شوێن کەوتووی پێغەمبەر بزانین صلی الله عليه وسلم بەڵام بینی ئێمە و بینی ئەخلاقی پێغەمبەر ئاسمان و ڕێسمانی بین بێت ئێمە یان نابێ دیعایە بکەین بۆ خۆمان بڵێ موسڵمانین یان نابێ بانگەشە بکەین کە موسڵمانین و یان نابێ ڕکلام بە ئەوە بکەین یان کاتێک کە ئێمە بەڕاستی خۆمان لەسەر ئیسلام دەکەین بە ماڵ و خۆمان بە شوێن کەوتوی پێغەمبەر دەزانین صلی الله عليه وسلم پێویستە ئێمە موو بە موو هەنگاو بە هەنگاوەکانمان دیراسەکەین و بەراوردی کەین بە ئەخلاقی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ینی محەممەدی بین محەممەدی بین عليه الصلاة والسلام بەڵێ ئێستا عایشە دەرباری پێغەمبەر دەفەرمێ خوا لێ ڕازی بێت دەفەرمێ کانە خولوقه القورآن کاتێک پرسیاری لێ دەکەن کەواتە مسلمانیش ئەگەر بێ بەڕاستی بەڕێبازی پێغەمبەردا بڕوە صلی الله عليه وسلم دەبێ بڵێن کانە خولوقهم القورآن دەبێ خۆڕەوشی مسلمانانش قورآن بێت واتە قورآنێکی زیندوو بن بەسەر زەویدا قورآنیشمان سەد پێنەکرێ محەممەدی بێ بۆ محەممەدی بین مەسەڵەن بۆ نمونە تاوەندی بۆمان دەکرێت دەست پاک بین داوێن پاک بین سەرڕاست بین درۆ نەکەین لە معاملەدا مەسەڵەن نەخەش نەکەین اینجا جاسوسی نەکەین بەسەر یەکترەوە بەڵێ لە نەرمونیامی لەگەڵ یەکتردا میهرەبان بین و لە بەسەر بابەتی بوتان و غیبەت و ئەمانە دوور بین بێڕاست بین بێنیاز بین و دراوسێکی باش بین لەگەڵ یەکتردا لەگەڵ مسڵمانان بەڕەحم بین ڕوحەماء بینەهم ئەوەی کە قورآن لەگەڵ کافرانە بۆ نمونە ئاوایە مەسەلەن تەعاملی لەگەڵیان بۆ بێ باوەڕەکان ئێمەمان ئەمڕۆکە جیران و دەور و دراوسێ هەموو مسلمانە یعنی زۆر ئەولاترە کە حەقی جیرانی و مسلمانی و هاو زبانیش لەگەڵمانە یعنی دەبێ ئەولاتر بێ بەتەئکید ئێستا ئەوەی ئەو ئاینی کە ئێمە وەرمان گرتووە وەکو پێڕەوانی ئەم ئیسلامە لە پێغەمبەری خوا وەرمان گرتووە عەلەیهی الصەلاة وەسەلام ئێمە دەبێت سیر بکەین پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام لەگەڵ دەرەوسەکانی چۆن بووە هەمووشی چۆن بووە لە معاناتی مەسەلەن پێچاونەوە نەپێچاونەتەوە لە کەموکۆرەکانی پێچاونەوە نەپێچاونەتەوە لە کاتی نەخۆشیدا سەدانی کردون نەیکردوونە دەبێت ئێمە بەڕاستی ئەوە لە ژیانی پێغەمبەر فێربین لە حیاتی پێغەمبەر فێربین صلی الله عليه وسلم لە سیرە و ژیاننامەی فێربین ئەوە لە خۆماندا بەرزەکەین و زیندووکەین ماسە پێدوانیە بۆن منە ئەگەر ئێمە جیرانێکی بۆن من غیرە مسلمانیشمان هەبێ زیاتر لەگەڵ ئەو خلاقی ڕەوش جوانتر بنوێنین تا بتوانین بە ڕەوشتەکانمان کاریگەری لەسەرکەن بەڵکو لە دوا ڕۆژە باوەڕ بێنێ بۆ نمونە ئێمە معجزبی ڕەفتارەکانی عزیزم ئەوەندەی کە موقفێک تەئسیری هەیە بۆ سەد و دڵنی بەرامبەر لەوەیە سەد و تار کاریگەری نەبێت پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام بۆ کاتێککە مەسەڵەن دەکاتە بە دادەپیرەکە ئیدی کۆڵەکەی لێ هەڵدەگرێت باشە خۆ دادەپیرە نازانی کە محەممەدە و ڕەسوول اللهە صلی الله عليه وسلم بۆیە لە بەرامبەر ئەو چاکەیە کە لەو بە زاراوی خۆیان لە ئەخەل عەرەب دەبینێت کەوان مەسەڵەن کەسێنیان ناسی بەیان گویا ئەخەل عەرەب کە لێی هەڵی کۆڵەکە لێ هەڵدەگرێت یا ئەخەل عەرەب مادەم تو ئەو چاکەی لەگەڵمان کرد وەرە بامیش ئامۆژگارێکی دڵسۆزانت بکەم دەڵێن پیاوێک پیدا بووە ناوی محەممەدە و ئیدعای پێغەمبەراتی دەکا ئەوەندە لە داکی خۆت وەرگران نەچی ئیمانی پێبێنی و شوێنی بکەوی پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام فەرمووی دایە پیرەکەم دادە عەزیزەکەم فەرمووی ئەگەر قبوڵێکی من ئەو محەممەدەم کە داوای پێغەمبەراتی دەکەم صلی الله عليه وسلم تەماشاکە یعنی موقف زۆر گرنگە تۆ جاری وهەیە مەسەلەن بۆ نمونە لە شوێنێک دەیتەوە
خەڵکێک هەیە لەوەی تۆ بیناسی کەمە زۆر حەقی هەیە بەرامبەر بە ئەهلی ئیمان بەرامبەر بە مسلمانان بەڵام ئەگە تۆ بەبێ ئەوەی کە دەست بۆ تۆ ڕابگریت تۆ سیارەکە ڕابگری و لە کەناری جادە لە قەراخی جادە سیارەکە ڕابگری و فەرمووی بکەی و بە لوتف و بە مەرحەمەتەوە بڵێ کاک فڵان کە فەرموو سەرکە و بیژێنی و ماڵەکەی خۆی دەزانی ئەمە چەند هەوەستێکی گرینگە دەستی لە دڵ دەرونی بەرامبەرەکە دەکا موقف زۆر گرینگە هەڵوێ زۆر گرینگە بۆیە تەماشا دەکەین خەڵکێکی زۆر هەر بە موقف مسلمان بووە وەکو ئەوی باسم کرد ئێستا مەسەلەن ئەهلی مەسەلەن خەڵکی ئەم وڵاتانە یعنی بەهۆی ئەوەی کە لە ئەخلاقی تاجیرە مسلمانەکانیان بینیوە ئەمە زیاتر بتە هۆکاری ئەوەی کە مسلمان بە ئیمان بێنن یعنی مەسەلەی موقف زۆر گرینگە حوسوکەوت زۆرێک لە باوەڕەکان پیلانیان بۆ پێغەمبەری خوا داڕش صلی الله عليه وسلم تاکو حەدی کوشتن ئاخۆ مامەلەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سۆرم لەگەڵ ئەوانە شەوە تایبەت یەکێک لەوانەی کە پیلانی دانا بۆ کوشتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم ثومامی کوڕ ئوثال بوو ئەم پیاوە سەیدی ئەهلی یەمامە بوو سەحابەکانیش بە ئەمری پێغەمبەر صلی الله عليه وسلم سیدیەکیان هەبوو بە دەوروبەری شاری مەدینەدا دەخولانەوە وەکو چاودێر مەسەلەن مراقبەی وڵات بکەن بزانە وڵات لە وڵاتدا چ خەبەرە چ دەگوزارێت چ هەیە چ نییە پیلانجێریەک شتێک ئەم پیاوەیان بینی ئەسحاب خوا لیان ڕازی بێ نازانی کەمە ثومامەیە کوری ئەثالە و ئەمە سەید و ئەشرافێکە و پیاو مەقوڵێکە و عاشرەت و خێڵ و خێڵێکی گەورەی هەیە بۆیە بە عەبقەدەتی خۆیان زانیان ئەم پیاوە شتێکی لە بنسەردایە هێنایان بەسییانەوە بە عەمودێ بە کۆڵەکەی لە کۆڵەکانی مزگەوت کاتێک کە پێغەمبەر هاتە صلی الله عليه وسلم بۆ ناو مزگەوت کە بینی ثومامەی بەسراتەوە بە کۆڵەکەی بە کۆڵەکانی مزگەوتەوە فەرمووی ثومامە تۆ چی دەکەی لێرە فەرمووی بە ئەسحاب فەرمووی ئێوە نازان ئەوە چێکتە ناوەڕە قورئانە نازانین فەرمووی ئەمە ثومامەی ئوثالە ئەمە سەیدی ئەهلی یەمامەیە ئەمە پیاوەکی ئەوە بۆ یەکتیان وڵا قورئان ئەمە ئەوە نازانین بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لێ چی پێشەوە فەرمووی ثومامە ما عیندەکە ئەوە چی لایە ئەوانیە واتە چ لە دڵدایە خەریکی چی ثومامە گوتی ئەی موحەممەد ئەگەر بەم کوژی خاوەن خوێنێ دەکوژی وإن تنعم ذا شکرین ئەگەر چاکەشم لەگەڵا بکەی من پیاوێکم دەزانم وەڵام پاداشی چاکەی بەرامبەر بدەمەوە ئەگەر ماڵیشی دەوێت چەندی تۆ دەتەوێت داوا بکە من بۆت حازر دەکەم و لە خزمەتتدایە پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام هەتا بینی و مادەڵێ بەدەستی مبارەکی خۆی شیری ماڵەکەی هێنا و دەرخواری ثومامەی داوە بەم ئەخلاقە بەرزەوە لە کاتێ دەکا یعنی ئەم پیاوە هاتووە بۆ ئەوە نەک لە ترسان بڵێ کە ئینتیخام لێ وەرگرێتەوە ڕۆژی دومدا بە هەمان شێوە پێنسەڵمەوە مامەڵی هەڵدەکات لە ڕۆژی سێمدا دو ئەوەی کە هەمان ئەم قسانە ثومامە دووبارە دەکاتەوە پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام دەفەرمێ دەستی بکەنەوە ئازادیکەن دوای کە ثومامە ئازاد دەکەن و چەند هەنگاوێک لە مزگەوت دوور دەکەوێتەوە لە لای باخێک لە دارخورماکان لای سەرچاوەیەک ئاوێک بە خۆی دادەکات جوان خۆی دەشوات و دێتەوە لای پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام دەڵێ ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأشهد أنك رسول الله ثومامە باشە خۆ من پێشتر داوای ئیمانم لێ کردیت بۆ ئیمانت نهێنا وتی ئەگەر پێشتر ئیمانم هێنا بواە لەوەی بیام توای وڵای ئەم ثومامە لە ترسان ئیمان هێنا بەڵام ئێستا بە سەربەستی و بە ئازادی خۆم گەڕامەتەوە ئیمانم هێناوە ولكم في رسول الله أسوة حسنة تعاملی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوانەی کە بەرزان باسی کرد تێکەڵچێشێکی کوشرا و بە شێوەیەکی گشتی کۆتا پرسیارم دێ مامۆستا ئێمەمان وەکو تابعی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە بە شوێن کەوتە و بۆ چاوساغی خۆمان دادنێن چۆن بتوانین هەڵێنجراوێکی وابین کەوە بە فعلی بە کردداری تابعی سنەتەکانی پێغەمبەری خوا بین هەم قەولی هەم فعلی هەم تەقریری کە چۆن تعاملی کرد لەگەڵ بێ باوەڕان و ئەوانێک کە ئیمانیان لاوازە بە تایبەتی بۆ ڕۆژگاریی وەکو ئەمڕۆیە بۆ نمونە قسە بە دین دەڵێن ئێمە ناڵێن بێ باوەڕە بۆ نمونە بەڵام تەحەدێک محاربەی دین دەکەن چۆن تعاملیان لەگەڵ بکەین والله ئێمە بەڕاستی دەبێ هەر ئەوەی نەقلی ژانی پێغەمبەر کەین عەلەیهی الصلاة والسلام یعنی تۆ تەماشاکە ئەنی خەڵکێک هاتووە قسەی ڕقی پێوتووە پێغەمبەر وەڵامی نەداتەوە بە هەمان شێوە جا باشە ئەگەر کەسێک بە شێوەیەکی نزم بێ مامەڵە بکات لە بەرامبەر تۆدا ئەگە توش هەر بە نزمی مامەڵەت کرد کەواتە فەرقی تۆ چی لەگەڵ کەسەدا هیچ جیاوازێک نییە لەناو تۆدا کەواتە تۆ گرنگ ئەوەیە کە وەڵامی خراپە بە چاکە بدەیتەوە پێغەمبەر وا بوو عەلەیهی الصلاة والسلام بۆ ڕۆ هەموو حیاتی پێغەمبەر بخوێنەوە سیرە و ژیانی بخوێنەوە تەماشا دەکەین پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام قەت وەڵامی خراپەی بە خراپە نەداوەتەوە هەمیشە لە بەرامبەر موقفی خراپدا پێغەمبەر صلی الله علیه و سلم وەڵامی چاکی هەبووە دەبێ ئێمە بەڕاستی هەوڵدەین نمونێکی زیندوو بین حیاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە خۆماندا بەرجەستەکەین لە تعاملکردن لەگەڵ خۆماندا لەگەڵ باوکماندا لەگەڵ دایکماندا لەگەڵ خێزانماندا لەگەڵ جگەرگۆشەکانماندا لەگەڵ هاوڕێکانماندا لەگەڵ مامۆساکانماندا
لەگەڵ ئەهلی وڵات، حتا لەگەڵ ژینگە، حتا لەگەڵ ئاژەڵ. یعنی ئێمە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چۆن مامەڵەی کردووە، ئێمە ئەوە لە خۆماندا بەرزەسە بکەین و زیندوو بکەینەوە. ئەو کاتە ئێمە دەتوانین بڵێین ئێمە محەممەدین صلی الله عليه وسلم. ئەو کاتە ئێمە دەتوانین بڵێین بەڕاستی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەنی جیلێکی لە دوای خۆی بەجێهێشتووە بە معنەی کە لێ نمونەن. ئێمە چۆن زۆر جاران لە وتارەکانماندا لە محازەراتەکانماندا نمونە بۆ دینینەوە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەڕاستی کۆمەڵگەیەکی نمونەی دروستکرد لە شاری مەدینەدا، بە ئێمە هەوڵی کۆمەڵگەیەکی نمونەیی بین، کۆمەڵگەیەکی زیندوو بین، بە ئەخلاق زیندوو بین، بە هۆشیاری زیندوو بین، بە ئەخلاقیات بزیندوو بین، ئەخلاقیاتمان بەرز بێت، ڕەفتارمان شیرین بێت، نەرمونیان بین، میهرەبان بین. زۆر بەڕێز مامۆستا عەبدوڵڵا زەرچی لە حەجیەوە عەزیەتماندای خۆی گەورە پاداش بەخێر دێتەوە. خۆی گەورە پاداش دەنەبستەنداتەوە، خوا بەخێر بێن، خوا لەتان ڕازی بێت. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست، سارێ لەگەڵتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەمجاری بەرنامەی بەفەڕ لە خزمەتی مامۆستایشی عەزیز و خۆشەویست لە حاجیەوە ڕێزدار جەنابی مامۆستا عەبدوڵڵا زەرچی. خۆشەویستان و بەڕزان دەخوازین و دەپارڕێنین کە بتوانین شوێن پێ هەڵگرێکی ڕاستەقینەی پێغەمبەر بین صلی الله عليه وسلم، هەم لە ڕووی کردارەوە هەم لە ڕووی گفتارەوە، تاکو ڕوومان بێ لە ڕۆژی قیامەتە داوای شەفاعەت و ئاوی کەوسەری لێ بکەین، تاکو دیدار بەخوای گەورە سوپار بن. السلام علیکم ورحمة الله وبركاته.